دوا گفتوگۆی ورد و بابەتی زۆری ئۆپراسیۆن بڕیاردرا. یەکەم ڕێگریکردن لە هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان قەزاکانی سنوورکەدا بە هیچ شێوەیەک جوڵای هاوڵاتیان لە نێوان قەزاکانی سنووری ئیدارەی گەرمیان بۆ ماوەی 72 سەعات لە 12 شەوی ئیمشەوە ڕائەوەستێت تا ئەو 72 سەعاتەی بزانین بڕیار و ڕاستپاردە و فەرمانی لوجنەی باڵا لە ئەنجومەنی وەزیران و حکوومەت یاریمی کوردستان چێ بوو ئێمە ئەو کاتە قسەی ترمان ئەبێ و کۆن لە کۆنگرێکیاوە هاوڵاتیانی خۆمان ئاگادارەکەینەوە. دوو داخستنی عیادە و کۆمەڵگا پزیشکیەکان ئەمەش لە پێناو پاراستنی هاوڵاتیانی ئەمەیە لە بەرەوەی خەڵکێکی زۆر لە ناو عیادە و کۆمەڵگاکان کۆبنەوە ئێمە داواکەین تەجەمەع نەبێ سەیران نەبێ عیادەکانش بەمان شێوە جێگەی مەترسین لە پێناو بەرژەوەندی خەڵکدایە. سێهەم داخستنی بازاڕ لە هەردوو قەزای کەلار و کفری بە شێوەیەکی گشتی جگە لە نانەوەخانە سەمونخانە دوکانەکانی سەوزە و میوە و پێویستی ژیانی هاوڵاتیانی ڕۆژانە. چوار ڕێگیریکردن لە گشت سەیرانی هاوڵاتیان وەکو لە بڕیارەکانی پێشووتر تا هاتووە. پێنجەم دەستگاکانی ئاسایش و پۆلیس ڕێگری دەکەن لە گرتبوونەوەی هاوڵاتیان لە شوێنە گشتیەکاندا. شەشەم ئۆپراسیۆنی ئیدارەی گەرمیان بە توندی ڕوبەڕووی ئەو کەسانە دەبێتەوە کە نیازی قاچاقچێتی ئاژەڵیان هەیە یا هێنانی ئەو هاوڵاتیانەی کە تا ئێستا لە ئێران و نەگەڕانەوە لە سنوورەکانەوە بۆ ناوەوە